يهود وای لەو خەڵکە کردووە بچووکترین حەق باز بکە ئەڵێن دینی قورس کرد، ئەڵێن تندڕەوە، ئەڵێن دینی تازەی هێناوە، ئەڵێن بۆ چەند ساڵە ئەم شتەمان نەزانیوە، ئیتر ئەڵێن و ئەڵێن و ئەڵێن و ئەڵێن ئەمە هەمووی بەس بۆچی یەک ئاەت ڕەتکەنەوە، یەک حەدیث ڕەتکەنەوە. ئەوە مووقیفی ئەو خەڵکەیە لە بەرامبەر دینەکەی خۆیان. باشە بۆ ئەم مووقیفەی هەیە لە بەرامبەر دینەکەی خۆیان، قورئانەکەی خۆی کە ئیدعاوەکە باوەڕی پێناوە لەبەرەوەی بەڵێ یەهودیە بەس بەرگەکەی بە ئیسلامەوە ماوەتەوە، نەسڕانیە بەس بەرگەکەی بە ئیسلامەوە ماوەتەوە، و مولحیدە بەس بەرگەکەی بە ئیسلامەوە ماوەتەوە. ئابڕۆ قسەیەک بڵێ بەو یاریزانەی ئەو خۆشیەوە بزان چی لێکە، دەبزان چی لێکە، دە هەر لە پاڵیا قسە بڵێ بە سەحابەیەک زان چ مووقیفێکی بێ، هیچ باخوا دینی خۆی سەرخا، بەڵام بۆ یاریزانەکە سەریەخا پشتی ئەگرێ بەرچەقۆتەیە. نەتان بینی لەم ئەخیرەوە شەڕی سەرجادیان لەسەر یاریزان و چەق و هاویشتن و کورسیەگرتنەیەک و سەر و گێلاکی یەکتر شکاندن. ئەو شەڕە لەسەر سەحابە کراوە لە وڵاتە ئەو هەموو عالەمە قسەی بە سەحابە ود. بۆ خۆشویستنی سەحابە دین نییە، پێی ناچیتە بەهەشت. ئەی خۆشویستنی یاریزان و گۆرانی بێژ و ئەکتەر و سیاسی بۆ گەن و پۆخڵەوات دینە یا ڕقلێبوونەوەی دینە؟ ڕقلێبوونەوەی دینە. ابن مسعود يفرموا بخلق لا يصيرن أحدكم يهوديا وهو لا يعلم، كسل أوي نبت يهودي ونزاني، ولا يصيرن نصرانيا وهو لا يعلم، كسل أوي نبت قاور وبخوي نزاني هرواب زاني فرقي إسلامة يقول له فرع طهار يقنا لنا وبوبا يهودي وبوبا نصراني. قيل كيف؟ تيان شون والي فرمي ألا يقول الله أي خواهي فرود قال القرآن وأنا فرمي ومن يتولهم منكم فإنه منهم، أوي جويرايالي يهود ونصارى بكا ودوستاتيان بكا وبشتيوانيان بكا وقبوليان بكا أولوانا أي خواهي نوتوا ولا للسورة مائدة يا أيها الذين آمنوا أيواني ما انتان هنا ولا تتخذوا اليهود والنصارى أولياء. يهود ونصارى ما كانوا دوستي خوتا بعضهم أولياء بعض، أوان لا يكترين ثم شو بيكي بدوستي خود ببي بلوان أقاش الأخونا به. ومن يتولهم منكم فإنه منهم، هركس ليوا اشتواني وسرخصن وخوشويستي بو أوان هبي ولوان.